ئێرانە جێی نمایشکردنە عەرزکردنە کەنانەکان لە کارگەیەکن کە ئافرەتەکان نانەکەن هەندێکی لێوێ ئەفرۆشرێت هەندێکی بەس ئەوەکی تر هەموو لێرە ساغ ئەکرێتەوە دینی ئێرانە ڕۆژان تقریبان 800 نان 1000 نان بەس مادە ئەفرۆشرێ چەند بەستە 20 بەستە چی مادەش تیریش ئەفرۆشرێ لێرانە عەرزەکەی ناو بازاڕی گشتیە خەڵچۆمان گەشتیارە زۆرینەشی گەشتیارەکان ڕوو لە خاستن هاوینان لە باشوور و لە باکوور و هەتاکو بیانیش زۆر دێتە ئێرە بەهۆی جێکی گەشتیاریە لێرە نانمان لێ ئەکڕن و ئەژبەنەوە و لەگەڵە خۆشانە بنەوە لە وڵاتی خۆشیان. بەیان دەست پێ ئەەکەن زوو لۆ سعات کاتژمێر 10 ئەوانە خەلاص ئەبن ئەوە پاشی ڕۆیانیان مەجموعەکە دەست پێ ئەەکەنەوە زۆرینەی جاری شەوانیش ئەەکەن ینی بە 3 مەرحەلە ئیشەکە ئەکرێت دەستپێکردنی ئیشەکەم تەنها ناو چۆمان بوو هەتا خۆم ناسان و ڕکلامێکی زۆرم کرد مشتریەکانمان ئێستا لە دەرەوەی شارۆچکەی چۆمانن لە سۆران لە هەولێر لە ڕانیا زۆر قورسە زۆر کارمەند ماندی ئەبی واز لە ئیشەکەی دێنێ ئەوەکی زۆری ئەوێ بازوەکی زۆری ئەوێ هەموو کەسش نازانین ئەو نەوەنانە خاستن ئەو گەنجانی کە ئێستا ڕاگەن ئەو جۆرەنانەی نزانن بکەن تەنها ئەوانەی کە چەند ساڵ پێش ئێستا ژیاون گەنجەکان زۆر کەم ئەزان ئەو نانێت کەنجە خاستن نانی هەورامی نانی مادە زۆرینیان هەیە لۆی خۆی کە لە ژۆرەوە لەوەی نەمینێتەوە یانی لە چوارچێوەی دیوارەکەدا نەمێنێتەوە دێت ئیشی خۆیکە و داهاتەی باشی هەیە بەس هەشە لە معیشەتەکەی خۆی ینی پێی خۆشە شان بەشانی پیاوەکە ئیش بکات و ئەو شتەی ئەزانی و کارەکەی خۆیەکات و پارەچی بەدەست دێنێت تا ڕادەیەک ئەتوانن ینی ئەگەر ڕۆژانە من پێیان ئەڵێم کە تااقەتیان هەیتوانان هەبی پارەی باشانەیە هەریەکیان داهاتیان 400 بی ماگانە کە ڕۆژانە ئەوەی کە من ئەمێ بکەن نانەکەی هەر کیلۆی بە 1200 هەر کیلۆ 1000 فەردەی ئەکاتە 60,000 کە من دەمە ئەو خامەی کە ئەکە بەس هەموو شتێک لەسەر خۆمەتەنها ئەو بازی خۆی بەکاردێنیت و ئەیکات زۆر مادی نابن هەمویان 10 کیلۆ و 15 کیلۆ زیاتر ناکەن ئەزم لێنێ زۆر مادی بن بەس هەندێک جار پێویستە باس لەو کاتانی کە جێژنەیە کە جێبوونەکان دادێ زۆر مادی ئەبن دەناوەشکە باشە نۆرماڵە ینی هەرکە 100 کیلۆ خۆ بەرەکەی زیاتر لە پێویستی خۆی ناکات. وڵی هەر کەسە و بە ئەوەی خۆی جاری وایە ئیشەکەمان پێویستە زوو بێن ئەم بەخۆم بەیانیان جاری وایە ساعت 4:30 و ئەوا دێم زیاتر لەوەی تاخیرتر نایم ئەگەر ڕێککەوی ئەو ڕۆژانەی پێم بکرێت کەعنی ئیشەکەم هەبی جاری وایە پێم ناکرێت بەخۆم بکە خێزاندارم میوانشتوام دێ منداڵم هەیە تەڵەبەم هەیە هەتا ئێستا تەڵەبە بخۆتە زان پۆلیشە شوعانە بوو یعنی من بخۆم وەکو شخص خۆم بەس لە خۆم دێم یان پێویستم پێ نییە بەس وەکو حەزی ئیشەکە حەزم لێ بێم دڵم خۆشەبی پێش ئەوەی ئەو کارگە بکرێتەوە حەمەلیاتم دانابوو لە خۆم زۆر دڵم توندە بوو هەستم بە قەلەقی ناخۆشیەکێ کرد لە ماڵێ یعنی کە ئەو کارگە کراوە هاتم هەڵۆشی بلەی خەستەخانەک بوو وەکو شخصی خۆم کە هاتم پێیان سیر بوو یەکەم جار دەست بەکار بووم گوتیان هەیە توش ئیشیەکەی گوتم زۆر حەزم لە ئیشیە بەڵێ هێرۆخانیشەوە خوا لێ ڕازی ئینشاڵڵا ئیشەکەی بەرەکەتدارتر و گەورەترەبی کە ئەو ئیشێک کردەوە لە ماڵ خۆم زۆر جار دوعای لۆکەم بەخوای زۆر جار هەستێکی پشت دێشی یان ئەو دەمی ئیشەکەیەکەی ماندوو دەبی بەس دوایە کە ئیسراحەت کرد هیچ ئەوەت نامینێت تو بڵێ بە ئیشەکەی ماندی دەبین زۆرش ماندی دەبیت کە لەبەرەوەی تو هەویلەکەی دەشێلینە ئەواکەی بەس ئەو ماندی بوونە ئەزانی یعنی لە پێناوەیە شتێکی ساکت کردیە لۆ خۆت لۆ ماڵ و منداڵەت هیچ هەر ماندی بوونی ناکەی بەخوای ئەلحەمدوللا شخصی خۆم لەوانێت تەمەنی من جیاوازتریش بی لەگەڵ ئەو گەنجەکانی هەندێک تەمەن کچکەتر بی ئەوان هەندە هەست پێ نەکەن ئەم لەبەرەوەی ماڵ ئەرچی ماڵێشم زۆر لەسەرا مەسەن بەتەنێ مە کچیشم نییە دەبی هەنی منداڵەکانشم بڕک بە ئەوە نە حەزیان لە خواردنشتی خۆشە دەی بچمەوە خەمی ئەوشم هەبی لە ماڵێ